باش هەموو لایەک بەخێر بن. سپاس بۆ بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان و سپاس بۆ ڕێکخراوی جایزێت بۆ ئامادەکردنی ئەو وەرکشۆپە. دەستخۆشی لە هەموو لایەکتانەکەم. بابەتی وەرزش یەکێکە لە هەرە بابەتە گرنگەکان بۆ نەشونماکردنی هزری و جەستەیی قوتابیان لە ناوەندەکانی خوێندن. ڕەنگە زۆر پێویست نەبێ من لە حزوری پسپۆڕانە باسی گرنگی وەرزشکەم لەبەرەوەی کە جەنابتان دەتوانن قسەیەکی باشتر ڕاوەیەکی باشتری لەسەرکەن، بەڵام بۆ وانەشی کە بڕیار بەدەستن لە ناو وەزارەتی پەروەردە و ڕۆڵیان هەیە لە دروستکردنی بڕیار گرنگە کە خاڵێکی سەرەکی هەیە لە لامانەویژەوەیە تێگەیشتنمان بۆ گرنگی وەرزش لە ناو ناوەندەکانی خوێندن هەبێ. ئامادەکردنی ئەو پرۆگرامانە و ئامادەکردنی قادە بۆ ئەوەی کە بتوانن لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کەسانی دیکە توانادارکەن و پرۆسەی تواناسازی و توانادارکردن بەڕێوەبەرن گرنجێکی تایبەتی هەیە. ئەو درافتانەی حازر کراون بۆ خوێندن لە ناو ناوەندەکانی خوێندن پێویستی بەوە هەیە کە بەڕێستان و شارەزایانی دیکەش دەوڵەمەند دیکەن پێداچوونەوەی پیا بکەن، چونکە دڵنیام هیچ بابەتێک بێکەم و کوڕی نییە، بەڵام هەمیشە دەبێت ڕەچاوی دوو بابەت بکرێ. یەکەم وەرگرتنی ڕای پسپۆڕان و ڕای سەرپەرشتیارانی پسپۆر لەو بابەتە، دوو ڕەچاوکردنی ئەو پێوەرانەی کە بۆ چوارچێوە و بەڵگەنامەی پرۆگرامەکان دانرێن ناو بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان، واتە دەبێت ئەم دوو لایەنە تەواوکاری یەکدی بن. زۆر جار مامۆستایەک مامۆستای وەرزشە لە ئەساسیاتی عیلمی بابەتەکی خۆی تێگا، بەڵام ڕەنگە شارەزایی لە بابەتی پرۆگرامەکانانە بێ، چونکە پرۆگرام زانستێکە کە پێویستی بە پسپۆڕی هەیە، دەبێت لە بەڵگەنامەکانی فێربوون لە چوارچێوە لە ڕێبەری مامۆستا و لەو کتێبەشی کە دەخرێتە بەردەستی قوتاوی ئەو ئامانجانەشی کە دیاریەکرێن بە شێوەی سیلسیلە و شێوەی زنجیرە هەتا ئاگەیتە ئامانجیشی دیاریکرا و لە هەموو قۆناغ و پۆلە جیاوازەکانە ڕەنگە ئەمان کاری بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان و ئەو پسپۆڕانە بێت کە لەوێ کارەکەن. بەڵام بابەتەکانی دیکە کە لە ڕووی زانستیەوە پێویستی بۆ هەیە مامۆسایانی پسپۆر سەرپەرشتیارانی بەڕێز قسەی لەسەر بکەن، ئەمان دەکرێت دیوێشی دیکە بێ بۆ دەوڵەمەندکردنی هەموو بابەتانە. لە کابینەی نوێم لە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان پێداچوونەوەی زۆر بە کتێبەکانی خوێندن کراوە و کتێبی دیکەی خوێندنیش هاتوۆتە بەرهەم و بابەتی وەرزشی ژێشەکە بێت لەو بابەتانەی کە بەڕاستی ڕای جیاوازی لەسەر بووە لە ناو حتا مامۆسایانیشە لە ناو پسپۆڕانی ئەم بوارە. هەندێک پیانوا بووە بابەتی وەرزش پێویستی بەوە نییە کە تۆ کتێب بۆ قوتابی ئامادە بکەیت، بەقەدەرەوەی کە دلیلێکی معلم ئامادە بکەیت و پلانی خۆیان دیاری بکەن باشترێک دەتوانن ئامانجەکانیان پێکن. جیوێکی دیکەش پێی وایە نەخێر دەبێ ئەم بابەتە کۆ بکرێتەوە لە ڕووی زانستیەوە، تەنها بە ڕێبەری مامۆستا چارەسەر نابێت و بۆ ئەوەی کە جیاوازی ڕوونەدا و بە یەک ستایل و بە یەک ستاندارد لە ناو ناوەندەکانی خوێندن بخوێنرێ پێویست بەوە هەیە کە پرۆگرامی پەروەردەی وەرزشی لە ناو ناوەندەکانی خوێندن بنووسرێتەوە، چوارچێوەی بۆ دیاری بکرێ، ئامانجەکان دیاری بکرێ، بەڵگەنامەکان دیاری بکرێ، ڕێبەری مامۆستا دیاری بکرێ و لە هەمان کاتیشە کتێب بۆ قوتابی دیاری بکرێ و تەکنیکی نوێی وانەوتنەوەی وەرزش لە ناو ناوەندەکانی خوێندن ڕاهێنانێکی لەسەر بکرێ. بۆیە بەسپاسەوە جیایزێت ئەمڕۆ ڕۆڵێکی گرنگی بینیۆ لەگە بەڕێوەبەراتی گشتی پرۆگرامەکان هەم لە سازانی و وەرکشۆپام لە ئامادەکردن و پشگیریکردن بۆ ئامادەکردنی ئەو پرۆگرامانە، بەڵام جەخت لەواکەمەوە ئەوەی کە ئەنجام درراوە پێویستی بە دەوڵەمەندکردن هەیە. ئێمە هەمیشە لە ناو وەزارەتی پەروەردە میتۆدێکی ئیشکردنمان هەیە، ویژەوەیە کە دەمانەوێت زۆرترین کەسی عەقڵمەند و هۆشیار بۆ بابەتانە قسەیان هەبێت لەسەر ئەو پرۆگرامانی حازرەکرێن. بابەتی پرۆگرام بابەتێکی نوخبەویە، بابەتێکی شەعبەوی نییە تۆ کتێبێک دابنێی 10,000 کەس ڕەئی لەسەر بدە. ئەمە میتۆدێکی هەڵەیە، بەڵام دەکرێت ئەو کەسانی کە زۆرترین ئیلمامیان بۆ بابەتە هەیە و قوڵبوونەوەیان لە ناو بابەتی پرۆگرامەکان هەیە
وا تێگەیشتنێکی ورد و جیاوازیان بۆی هەیە و لەگەڵ ئەوەشدا خەڵکانێکی پسپۆڕن دەکرێت ئەوان قسەی لەسەر بکەن. بۆیە ئەمڕۆ من داواکاریشمەوەیە کە بەڕێزیشتان و سپاس کە یانی خانزادیش لێرە ئەمڕۆ کەوانش ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە هاندانی وەزارەتی پەروەردە بۆی کە بابەتی شەترەنجی ژەناو پرۆگرامەکانی خوێندن هەبێت کە ئەمە یەکێکە لە ئەو حەز و ئارەزوانەی من کا دەمەوێت شەترەنجە ناو پرۆگرامەکانی خوێندن هەبێ و بە کورتی باسی یەکەم کە بۆچی شەترەنج گرنگە لە ناو پرۆگرامەکانی خوێندن هەبێ بەڵام دەمەوێت بگەڕێمەوە سەرەوە خاڵە ئەویشەوەیە داواکارم کە ئێوەی بەڕێز پێداچوونەوە بۆ کتێبانی پۆلی 1970 بکەن کتێبنین درافتن حاضر کراون بۆ یەکە ساڵی ئایندا چوونە ناو ناوەندەکانی خوێندن و لەبەردەستی قوتابیان و خوێندکاران بوون بتوانن بە باشترین شێوە و بەبێ هەڵا و بەبێ ئەوەی کە ڕەهنەیەکی قورسی لەسەر بێ ڕەهنە هەر دەبێت لە بەرەوەی بیر و بۆچوونی جیاوازەیە بەڵام بەبێ ڕەهنەیەکی قورسی لەسەر بێ ببێتە دەستکەوتێک یان ئینجازێکی علمی ڕەسین لە ناو ناوەندەکانی خوێندن کە هەنگاوی باشتری بەدوایە و داواشەکەم لە هەموو قۆناغەکانیش گرنگی بە بابەتی شەترەنج بدرێ بە عەمەلیش و هەروەها ئەو بابەتەشی کە بە تیۆریش لە ناو ناوەندەکانی خوێندن هەیە و بەڵێن ئەوەشتان پێدەم وەکو وەزارەتی پەروەردە ئامادەیمان تایە بە تایبەتی بۆ بابەتی شەترەنج هەرچی پێویست بێ لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانەوە بۆمان بکرێتە پاکێجێک لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانەوە ئەوەی کە پێمان بکرێ ئێمە هەوڵەدەین بۆتان دابین بکەین بۆ لەبەرەوەی شەترەنج تەنها یاریەک نییە وەکو وەرزشێک تەنها حسابی لەسەرکەی ئەم بابەتە پەیوەندی هەیە بە ماتماتیکەوە ئەم بابەتە پەیوەندی هەیە بە زانستەوە ئێمە دەمانەوێ لە ڕێگەی شەترەنجەوە نەشونمای بیری هزری توانای درکردن و توانای بیرکردنەوەی قوتابیان و خوێندکارانی ئێمە فراوانتر بکەین بەڕاستی بۆیە تەنها شەترەنج نابێتە ئامرازێک بۆ ئەوەی کە کاتێک بەسەر بەرێ قوتابی لە چوارچێوەی وەرزشە ئاسۆی بیرکردنەوەی قوتابی خوێندکار فراوانترەکە و تواناکانی عەقڵی گەشەی زیاتری پێدا بۆ ئێمە بەسمانە ئەم بابەتە تەنها بابەتێکی نەزەری نەوێ تەنها لە ناو پرۆگرامەکانی خوێندن ئەو من بەڵێنی ئەوەشە دەم ئەوەی پێمان بکرێت لە توانای وەزارەت بێ بۆ ئەم بابەتە بە تایبەتی لە ڕووی عەمەلیەوە ئێمە پێداویستەکانی تەرخان بکەین دووبارە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆ جایزێت و خاڵی کۆتایی گرنگ لە لای منەوەیە نابێم وەرکشۆپە بەس بۆەوە بێکە ئێمە وەرکشۆپێکمان کردووە کۆبوونەوەی بکەین لە پێناوی کۆبوونەوە ئێمە لە پێشتر ڕاهێنانی زۆر کراوە لە وەزارەتی پەروەردە بەڵام ڕاهێنانەکان توانیویانە پرۆسەی تواناسازی توانادارکردن بۆ چەند مامۆستایە بکەن بەڵام ئەمە نەگوێزراوەت تۆ کاتێک کە پرۆسی کەپاسیتی بڵدین بنیادنانی توانا بە مامۆسایەکەکەی بۆ ئەو بۆی ناکەی تەنها بۆ خۆی بێ بۆ ئەو بۆ یەکی کە بتوانانی ئەمە پەخشکاتەوە زۆرترین کەس سوودی لێ وەربگرێ ئێمە لە ڕابردوو پارەشمان سەرف کردو جهدیشمان سەرف کردو ڕاهێنانیشمان کردو بەڵام ڕاهێنانەکانمان جێگەی خۆی نەگرت بۆیە استراتیژی نوێ ڕاهێنانی وەزارەتی پەروەردە کە ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە زۆر جیاوازە لە ڕابردوو جیاوازەکە ئەوەیە کە یەک پرۆسەی توانادارکردنە ڕاهێنەر ئامادەکراوە 600 کەس وەکو قادە وەکو ڕاهێنەر ئامادەکراون ئێستا لە ناو ناوەندەکانی خوێندن ڕۆڵی خۆیانە بینن خاڵی دووهەمەوەیە کە لەم پرۆسەیە ئەم ڕاهێنەرانە تواناکانی کە وەریان گرتووە پرۆسەی تواناسازکردن جارێکی دیکە بۆ مامۆسایانی ناو ناوەندەکانی خوێندنەکەنەوە خاڵی سێهەمیش لەم پرۆسەیە کە خاڵی کۆتاییە لە ڕووی ڕاهێنانەوە ئەویژەوەیە کە فۆلۆ ئەپ هەیە متابعکردن هەیە ناکرێمە کە لەم قاعەیە چوونە دەرەوە متابع لەسەر ئەم وەرکشۆپە نەبێ ئەگەر متابعە نەبێ ئەبێتە حەدەسێکی عابر و تێپەڕێ و کۆتایی دێ و بەس کۆمەڵی خەڵک تواناساز کراون و عیلمێکیان پێدراوەش پاش ماوەیەش کە ڕەنگە بیریان بچێتەوە بۆ یەک گەشە پێدانی توانای مرۆیی پرۆسەیەکی بەردەوامە پێویستی بە هەنگاوە و هەروەها لەگەڵ هەنگاوەکە پێویستی بەوەیە ئەم پرۆسەیە تەعمیم بکرێ گشتانی پێ بکرێ پەخش بکرێتەوە و لە پاش ئەوە پێویستی بەوە هەیە چاودێری بکرێ فۆڵۆ ئەپ بکرێ متابعە بکرێ هەتا کوێ ئەم ئیشاگا دوێنێ مامۆسایەک لە دووەک ڤیدۆیەکی بۆ ناردم کە ڕاهێنەرەکان کاتێکوانیان بە مامۆساکان و تۆتەوە ئێستا لەسەر میتۆدی چینی و سنگاپوری بۆ بیرکاری وانەی بیرکاری
لە ناو ناوەندەکانی خوێندن لە دووهۆ کەوترێتەوە ئەوە زۆر منی دڵخۆش کرد ئێمە مامۆستامان هێنا گەورەترین ڕاهێنەرمان هێنا ڕاهێنەری بۆ ئامادەکردین ڕاهێنەرەکان چوونە ناو ناوەندەکانی خوێندنەوە وانیان بە مامۆساکان وتێتەوە کە لە ماوەیەکی قیاسی کەم ئەمڕۆ 29 ڕۆژە قوتابخانەکان کراوەتەوە ئەوانیش دەستیان کردو بە تەطبیقکردنی وانەکانی خۆیان بۆ میتۆدە تازانە کە 12 پرۆگرام میتۆد و شێوازی نوێی وانە خوێندن هەبووە ئێستا ئەوان دەستیان پێکردووە لە ناو پۆلەکانی خوێندنە کاری گروپکاری ئەکرێ و بە شێوازی یاریکردن منداڵانی ئەمە فێری بیرکاری و فێری بیرکردنەوە فێری بابەتە زانستیەکانەکرێ ئەم میتۆدە تازانە کەوابێت جێگەی خۆی گرتووە لە کۆتایی هەموو پرۆسەکە مامۆسا هەڵە سەنجێنرێت لەسەرەوەی کە ئایا تاچە ئاسێک توانیوێتی ئەوەی وەری گرتووە لە ڕاهێنان پەخشی بکاتەوە بۆیە من ئەو بابەتەم تۆزێک لێرە دوور و درێژ کردەوە دەمەوێت بڵێم ئەم وەرکشۆپە ئەم ڕاهێنانانە دەبێت متابعی هەبێ و ئێمە لە وەزارەتی پەروەردە لەمە دوات چی دیکە پشگیری هیچ جۆرە وەرکشۆپ و ڕاهێنانێ ناکەین ئەگەر لایانی تایبەتمەند متابعەمان پێ نەداتەوە نەتیجەمان پێ نەداتەوە ئاوتکەمی هەموو پرۆسەیەک حەسیلەی نهایی هەموو پرۆسەیەک دەبێ وەربگرینەوە ئەگەر وەری نەگرینەوە لێ بەردەوام نابین ستایلەکەی گۆڕین بە شێوازی شریکە تەمەنای سەرکەوتنتان بۆ خوازم بە تایبەتیەوە بە ڕێزانەی کە لە دوورەوە لە پارێزگاکانی دیکەوە هاتوون بۆ هیوای هەموو لایەکتان سوودمەند بن دووبارە سپاس بۆ بەڕێزئۆلی بۆ تیمەکەی بۆ جیایزێت بۆ هەموو پشتیوانی کردوتانە بە بەرەبەراتی گشتی پرۆگرامەکانی هەموو دەستان خۆش دووبارە بەخێرەتان دەکەین دەست خۆش مامۆستا وتەکەن ئێستا مستەر ئۆلی بفەرمێ پلیز مستەر ئۆلی کەم هیا تو your speech. Thank you very much. His Excellency, ladies and gentlemen, colleagues working in the field of education and sports, it is my very special pleasure to be here today. It was my very special pleasure to be here the days before to develop this workshop with you. And now I'm super happy to be here to be part of the conclusion. Thank you so much. I have my beloved colleague Tanya with me because my Arabic and my Kurdish and Sorani and Badini is, you can forget about it. So. برئيس جنابي سروكي وزير پەروەردە لەگەڵ هاوکارمان لەگەڵ ئەو دەستەی گەرمان بەردەوام بووە ئامادە بووە ئەمڕۆ لەگەڵ دەستەی بەڕێوەبەرەتی گشتیەکان لەگەڵ هاوڕێکانمان زۆر پێخۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ ئێوە بەردەو حاضر بووم و زۆر پێخۆشحاڵ بووم کە ئەو چەند ڕۆژی چوین لەگەڵ ئێوەتان بەردەوام بووم لە پرۆسێسەکە پێخۆشحاڵم کە ئەمڕۆ بۆ ڕۆژی کوتایی هێنانی وەرکشۆپەکە لەگەڵتان ئامادەم. Before I will just speak some words about the successful cooperation, I would like to say greetings from my colleagues from Jordan. We have a Sports for Development, GIZ Sports for Development program in Jordan as well, and we are in a very close cooperation since the beginning of 2016. So our colleagues and the colleagues here, they are very, very close cooperating together, and this is, of course, as I can say, over all the years, it's a very, very successful cooperation. We were starting here with the first workshop in 2018, which is a long period, I could say. You know, normally GIZ programs, they last for 2-3 years and not that long, but for us, we could say, because of our successful cooperation with all of you, we could stay for longer. This is the first positive message I would like to place here and to say thank you to every one of you to make this happen. لپیش اوای باسی هاوکاریە سەرکەوتووەکەمان بکەین لەگەڵ بەڕێستان حەزمە دڵخۆشی و سوپاسی هاوڕێکەمان لە وڵاتی ئوردن بگەینین بۆ ئێوە کە ئێمە پرۆژەی وەرزش بوو گەشەپێدان پرۆژەیەکی هاوبەشە لە عێراق و ئوردن ئێمە هاوکارەکانمان لە ئوردن زۆر بەنێزیکەوە لەگەڵ هاوکارەکانی عێراق ئیشەکەن کە لە ساڵی 2016وان دەست پێ کردیە لە ساڵی 2018 بوو یەکەم جار لە عێراق یەکەم وەرکشۆپ ئەنجام دراوە ئەمە ئەتوانین بڵێن کە پرۆژێکی سەرکەوتووانە بەڕێوە چووە چونکە بەلای زۆرانەوە پرۆژەکانی GIZ ئەوەندە درێژ نین ماوەکانیان لە ساڵێک تا 2 ساڵە بەڵام دەرئەنجامی هاوکاریە سەرکەوتووەکانی ئێوە لەگەڵما
پروژەکە ئەوها ماوەکەی درێژ بوو تا ئێستا گەیان ڕاوە سوپاسی هاوکاریتان دەکەین سوپاسی هاوکاریە هەڵبەشەکەتی ئێوە لەگەڵ ئێمە ئەەکەین کە گەیان دوومانە ئەم ڕۆژە. And as you all know, GIZ, we can bring ideas, we can bring some people, of course we can bring some money for the projects, but at least the success of the projects stands and falls with the people working it. You see, without the people working on the ground, there's no chance to be successful, working for kids and youth and development of them and the personality through sports and education. Sports is always education. Many times, no matter where I was talking to people, it was in Jordan or maybe here as well, some people say, oh, sports is very nice, so you are playing the whole day, you have fun the whole day. I said, yes, this is right, but beside this, we educate people. This is education program, which is very important for us. And I want to stress this out. And also I could say, now at this point, talking here to you today, that was a successful cooperation in sports and education. Thank you very much again. کاتێ سپاسی ئەوە دەکەین کە پشتیوانی تەواوی وەرزشی چکە ئێمە لە هەموو بوارە وەرزشیەکانە جەناب لەگەڵمانای ئەوە جێگەی خۆشحاڵیە هیوادارین ئەو هەنگاوانەی ناومانە بۆ ئایندەش هەر بە بەردەوامی پشتیوانمان بی. سوپاسی تایبەتمان بۆ ڕێکخراوی GIZ کە ماوەی 4 ڕۆژە لەگەڵمانان و زۆر سەرکەوتوانە خولەکەیان وەرکشۆپەکەیان بەڕێوە لەگەڵمان. سپاس بۆ بەڕێوەبەرەتی گشتی پرۆگرامەکان بەڕێز مامۆستا حەسەن و بە تایبەتی دکتۆرە ڤیان کە لە سەرەتای دەستپێکردنمان بۆ دانانی ڕێبەر و ئەو خاڵانی کە ئەمانوێ بۆ لەمە دوا بۆ پۆلی 1970 هەنگاومان بۆناوە بەڕێزی لەگەڵمانایە و هەوڵی زۆریاوە هیواداریم توانین لە کۆتاییە شتێکی باش خەینە بەردەسی بەردیدەی مامۆستاکانمان. بەڕێز وەزیری پەروەردە ئێمە وەک لیژنەی باڵاکە لەگەڵ ڕێبەرەتی پرۆگرامەکان دەستمان کردم ئیشە بۆ قۆناغی 1 بۆ 9 طبعا هەنگاوی یەکەممان ڕێبەری مامۆستاماندانا بۆ قۆناغی 1 بۆ 6 الحەمدوللا هاتۆتە بەردەستی مامۆستایان و تا ڕادەیەکی باش توانم سوودیان توان بڵێم سوودیان لێ وەرگرتووە. ئێستا ئێمە لەو قۆناغاین کە بتوانین 7 بۆ 9 جێبەجێ بکەین کە پێداچوونەوەی بۆکەین بڕیارە بۆ ساڵی ئایندە ئامادە بێ. بۆیە لێرەوە داوا لەو بەڕێزانە کەم کە لە وەزارەتن بە ڕۆحێکی وەرشی لێمان وەرگرن هەندێک خاڵ هەیە ئەمەوێ بە جەنابی وەزیری پەروەردە بڵێم یەکەم وەک بابەتەکانی کە وەکو بابەتەکانی کە کراوە پێمان خۆشە ئەو لیژنەی کە بەشدار بووە ناویان لەسەر پارتوکەکە هەبێ بۆ ئەوەی لە کۆتاییە لە دواییە چووە بەردەستی دیدەی هەر مامۆستایەک یا قوتابیەک ئەو لیژنەیە بە گشتی بەرپرسیار بێ چونکە هیچ شتێک بێ کەم و کوڕی نابێ ئینشاڵڵای مە هەوڵەین کەمترین کەم و کوڕیشی تیابێ بۆی ئێمەش خۆمان بە بەرپرسیاری بزانین لەلایەنە باشەکان و خوانەکەگە لایەنێکی خراپیشی تیابێ. خاڵێکی کە بۆ بەڕێستان داواکەین خۆتانەزانانی ئێستا ئێمە پەرتوکێکە خینە بەردەستی مامۆسایان بە تایبەتی قۆناغی یەکەممان کە بازنەی 1 بۆ 6 ئەوە ئێستا پەرتوکیان هەیە ڕێبەریان هەیە و چالاکیان هەیە مامۆسای بە وەرزش بە دەر لە مامۆساکانی کە چالاکی ناو قوتابخانەی هەیە و چالاکی دەریشەوەی هەیە کە ئەو بەڕێبەرەتی چالاکی وەرزش و دیدەوانی ئەیبا بەڕێوە و لەم کاتەشا کە ڕۆژانی شەممەلابرا بەداخەوە وانەیەکی وەرزش هەڵگیرە کە بۆ بە یەک بەشەوانە مامۆستا هەمویان کە لەسەر خەتن و پەیوەندیمان پێواکەن ئەڵێن بە هیچ شێوەی فریان ناکەوین بتوانین چالاکی قوتابخانەشکەین و دەرەوەی قوتابخانەشکەین لە بەشەوانەیەکە بتوانین بەو ئەرکە هەستین و ئەوەی کە مەبەستمانە لە وەرزشا بیگەێنین. بۆیە داواکارین لە بەڕێستان بە پێداچوونەوە بۆ بکەن و بتوانین بیکەینەوە بە 2 بەشەوانە بۆی زیاتر سوودی لێوەرگرین. بە نیسبەت ڕێخستی نمرەکانیشەوە ئێمە ئەم پێشنیارەمان نووسیوە ئەیخینە بەردەستی بەڕێزە هیوادارم جەنابێ بیخوێنیتەوە و واژۆی هەموو مامۆساکانی لەسەرە.
بەڕێز وەزیری پەروەردە خاڵێکی کە زۆر لە لای من گرنگە بە تایبەتی خۆم کە بە کادرێکی دیدەوانی دەزانم کە بڕوانەمەی دیدەوانی تایبەتم هەیە کە پێڵێن شارەی خەسەبی ساڵانێکی زۆر هەموو تەمەنم خزمەتی دیدەوانیم کردووە ئەتوانم بڵێم لە پێشتر دیدەوانی زۆر لە پێشەوە بوو بەڵام بەداخەوە ئێستا وا هەستەکەم بەرەو دواوەڕوە هیوادارم بتوانین ئێمە بە چالاکی وەرزشی لە بەڕێوەبەرایەتی گشتیمان لە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتەکانی کە ناوی وەرزش و دیدەوانیە بتوانین بایەخێکی تایبەت وەک چالاکی وەرزشی بین بە دیدەوانیەکە چکە دیدەوانی جەنابە دەزانی کۆمەڵێ شتیتیایە کە مناڵ زۆر ئارەزوی بندانە حەزی لێتیا بەشداری بکات و سوودی لێوەرەگرێت. دووبارە سپاس بە ناوی هەمویانەوە ئەوەی کە کردومانە ئەی خەینە بەردەستی جەناب کە بتوانی بە ئیسراحەت بیخوێنیتەوە سپاس بۆ ئەوانی کە بەشدار بوون لەگەڵمان. لە هەرێمی کوردستانیشدا وەزارەتی پەروەردە بایەخێکی زۆر بە پەروەردەی وەرزشی دەدا لە تەک پەروەردەی هونەری و هەموو بوارەکانی تر کە پێویستە تاک لەسەری ڕابهێنرێت و بە شێوەیەکی هەمەلایەنە گەشە بکات و پەرەی پێ بدرێتن. لەبەر ئەوەی کە بە شەوانەی وەرزش زۆر کەمە و هەروەک چۆن ئەمڕۆ بەشداروان ئاماژەیان پێکرد بە دوای چارەسەرێکدا دەگەڕێن کە ڕووبەرێکی زیاتر بدۆزینەوە بۆ چالاکیە وەرزشیەکان. ئەم پرۆگرامەی کە لەم ڕەشنووسی پرۆگرامەی کە لەم وەرکشۆپەدا ئامادە کراوە هاوکارێکی باش دەبێت و کاریگەریەکی ئەرنی زۆر چاکی دەبێت لەوەی کە وانەی وەرزش هەنگاوی باش بەرەو پێشەوە بەهاوێژێت. طبعاً هەمەلایەنە هەموو جۆرەکانی وەرزش لەسەر بنەمای یەکسانی ڕەخساندنی هەلی یەکسان بۆ هەموو قوتابیان و ئەوەی زیاتریش دڵخۆشی کردم کە شەترنج بۆ یەکەم جار بە پراکتیکی کەوتە ناو بواری وەرزشەوە. هیواداریم بتوانین ئەم کەشە لە بارەش بڕەخسێنین کە ئەم پرۆگرامە تیادا جێبەجێ بکرێ و بێگومان ئەمە هەم لە ڕووی جەستەییەوە قوتابی بە شێوەیەکی باشتر پێدەگەێنرێ و لە هەمان کاژدا خۆشی و چێژێکی زیاتریش لە بەخشێ بە قوتابی هاوکار دەبێت کە تەحسیلی دیراسی لە ئەوانەکانی تریش باشتر بێ. ئەمە لێرە داوا کرا بێگومان وەزارەتی پەروەردە جەنابی وەزیر لێرە بوو پێشنیازەکانی وەرگرتن بەجددی کار لەسەر دەکەین بۆ ئەوەی کە ڕێگە چارەیەکی گونجاو بدۆزینەوە کاتێکی زیاتر تەرخام بکەین بۆ وانەی وەرزشی. بۆ ماوەی 4 ڕۆژە لە وەرکشۆپێکی تایبەت بەوانەی وەرزش بۆ دانانی پرۆگرامێک بۆ قۆناغەکانی حەوتبوون و بەردەوامین لە شاری هەولێری خۆشەویست بە ڕێخستنی لەلایەن ڕێکخراوی GIZ هەروەها بە هاوکاری بەڕێبەرێتی پرۆگرامەکان. الحەمدوللا لە خلالی ئەم 4 ڕۆژە توانیمان بگەینە ئەنجامێکی باش لەبەرەوەی ئێمە داڕشتنمان بۆ بابەتەکان کردبوو گفتوگۆمان لەسەر هەموو خاڵەکانی کرد ڕاستکردنەوەمان بۆ هەڵەکان کرد هیواداری لە ئایندەیە بتوانین شتێکی پوخت و خاوێن بخەینە بەردەستی مامۆسایان کە لە ئایندەی داهاتوو لە بڵین لە ساڵی داهاتووە سوودی لێ وەرگرن و بگەێنن بە خوێندکاران و قوتابیانمان. سپاس بۆ ئامادەبوونیەوەش. Head of the S4D. ئێمە ئەمڕۆ لێرە ئامادە بووین وتم حەزمە چەند قسەیەک بڵێم لەسەر ئەو وەرکشۆپەی ئەمڕۆ لە لێرە هاتیەک کردن. ئەم وەرکشۆپە دەرەنجامی کارکردنی ماوەیەکە لەگەڵ بە هاوکاری لەگەڵ وەزارەتی پەروەردە. ئەمڕۆ هاتین وەرکشۆپێک لێرە ئەنجام بدەین بەشداربووەکان سەرپەرشتیارانی وەرزشی وەزارەتی پەروەردەن ئەم لە ئامادە بوون وەرکشۆپەکە دوای لە 4 ڕۆژە دەهێتە ئەنجامدان لە کۆتایی وەرکشۆپەکەدا بەشداربووەکە نەک تەنها سێرتیفیکێتیان وەرگرتووە بەڵکو ناوەڕووکێکی بڵین ناوەڕووکێکی تێر و تەسەڵ لەگەڵ خۆیان بردویانەوە بۆ ئەوەی لێوە دەربچن و بگەینن بە هەموو مامۆستاکانی وەرزشی هەرێمی کوردستان با سوودی لەو ئیشە هاوکاریای وەربگرن کە پێکەوەمان کردی. هاوکاری ئێمە لەگەڵ وەزارەتی پەروەردە بەستراوە بە ڕاهێنانکردنی ڕاهێنەران ئەوەی کە بەشدار بوون زائیدەن
ناوەڕووکی مادە پێکەوەمان بە هاوکاری لەگەڵ یەکتر ئەنجام دراوە مەجموعەیەکی کتابی لەو وەرکشۆپە دەرچووە لەگەڵ ئەو ڕاهێنەرانان کە ڕاهێنانیان پەیوەنداوە لە ئەستوی ئەوانە ئێستا ئەو مادەیە بگەینن بە هەموو مامۆستاکانی وەرزشی هەرێمی کوردستان لەگەڵ ئەو کتێبانەی کە بوو قوتابی ئەنجام دراوە بە هاوکاری هاوبەش ڕێکخراوی GIZ بەش پرۆگرامی وەرزش بوو گەشە پێدان لەگەڵ وەزارەتی پەروەردە بەشی پرۆگرامەکان ئەنجام دراوە. ئەوەی بەڵای ئێمە بەگشتی دڵخۆشمان کردی هاتنی جەنابی وەزیری پەروەردە ئەمڕۆ لەگەڵمان ئەوە پاڵپشتێک مەمان دەنێت کە ئەمەیان لەسەر ڕێگای ڕاستین و ئیشەکەمان و کارەکەمان ڕاست و دروست بوو بە پاڵپشتی ئەوانە بەهانمان دەدات کە تا لە توانمانەدایە بەردەوام بین.